بڕۆین جولیۆس. هەر کەسێ ئەوانی دی لێیان هەڵدەهات و لە ترسی ئەوان یەکجار هەراسان دەبوو. چی بووە خانوشکۆ؟ چی بووە؟ چیتان بەسەر هات؟ بڵێ چی بوو بێ؟ خاوەشکۆ چی بووە؟ چ شتێک ڕووی داوە؟ شتێک بڵێن خاوەشکۆ بۆچی سەرسام ماوی لەگەڵ تۆمە ئێتۆ لەوێ چت دیوە؟ بۆ قسە ناکەی لەگەڵ تۆمە ئێتۆیان سەعر کردووە. لەوێ دەرگای ئەشکەوتەکە هەڵبچنن با هەر لەوێ زیندە بە چاڵ بکرێن دەرگاکەی هەڵبچنن. دەبێت زیندە بە گۆڕ بکرێن دەبێت زیندە بە گۆڕ بکرێن. حتمەن ئەو کارە دەکەین. ئەم کارە مەکەن. نا بابا ئەم کارم مەکە. تکا دەکەم بابا ئەم کارم مەکە. لێرەدا بڕۆ هێلن تەنیا بڕۆ. تکا دەکەم بابا تکا دەکەم بە من ڕام بکەن ئەوەم ببەخشن. وتم لێ بڕۆ هێلن. ئەوەم ببەخشن. تکا دەکەم خاوەشکۆ ئێمە جگە لەوان کەسمان نییە. ئەگەر زیاتر لەمە پێداگری بکەن ئێوەش هاوڕێت لەگەڵ ئەوە خائینانە زیندە بە چاڵ دەکەم. بیان بان لێڕۆ بڕۆن ون بن لەبەر چاڵە. ئێمەش هاوڕێی ئەوان بنێژن. نامەوێت زیندوو بمێنە. نامەوێت زیندوو بمێنە. نامەوێت زیندوو بمێنم. نامەوێت زیندوو بمێنم. نامەوێت جەناب یاریوس فەرمان بدەن بۆ ماوەی 3 مانگ لە گرد و پەڕیەم کێوەدا قەرەوەڵدا بنیان هەتاکو کەس بۆ ڕزگارکردنیان هەوڵ نەدات. لوتوس بەڵێ خاوەشکۆ فەرمان بدەن لەوحێک دروست بکەن و بەسەر هاتێم خائینانەی لەسەر بنووسن و لەسەر ئەشکەوتەکە دایبنێن هەتاکو ببێتە سەر مەشقی باقی خەڵک. بەسەر چاو خاوەشکۆ. جولیۆس خاوەشکۆ کەسێک بنێرن بۆ لای ئەمپراتۆر هەتا کارە ساتی سزادانی ئەوان لە خزمەت ئەمپراتۆردا بژێڕێتەوە. بەسەر چاو وەڕێ دەکەوین.
دیمەنێکی سامناک بوو. ناتوانم لێرەدا بمێنمەوە. لعنەت لە دەقیانوس، لعنەت لە ئیمپراتور، لعنەت، لعنەت. خدایە دەسەڵاتی ئەم بت پەرستانە تا کەی بەردەوامە.